ئەم خوێندنگایەکێکە لە کارەکانی جەلالی ساماغا لەسەر ڕوبەری 7,000 متر دروستکراوە، تێچوەکەی 550,000 دۆلارە. خوێندنگاکە لەسەر ئەرکی جەلالی ساماغا دروستکراوە. ناوی خوێندنگاکەش بە ناوی فەوزیە ساماغای بنەڕەتیە. خوێندنگایەکی نمونەیە و بۆ یەکەم جارە لە شێوەی ئەم نەخشەیە خوێندنگا دروست دەکرێت لە هەرێمی کوردستان. خوێندنگاکە پێگاتووە لە 2 و 12 پۆلیە و کەسانی کەم ئەندامیش دەتوانن بە ئاسانی لەم خوێندنگایەدا بخوێنن. پرۆژەیە قوتابخانەیەکی 12 پۆلیە لەسەر ئەرکی کاک جەلالی ساماغا و لە ماڵەکەی دروستکراوە وەکو کارێکی خێرخوازی و لەم کاتەشدا خۆتان دەزانن کە قەیرانێکی زۆرە لەسەر مەسەلەی خوێندن کە ئەزمێکی گەورە هەیە بە تایبەتی لەم گەڕەکەیە. ئەتر کاک جەلالی لەوە کە لەم شوێنەیە بتوانێت ئەم قوتابخانەی لەسەر ئەرکی خۆی جێبەجێ بکە. پێک هاتەی پرۆژەکە لەسەر مەساحەی 7,000 متر دروستکراوە، 4,000 متری حەدیقە و ساحەیە، 3,000 متریشی بینایە. قوتابخانەیەکی 12 پۆلیە بەڵام بە شێوەیەکی تایبەت دیزاین کراوە، نەگو 12 پۆلیەکانی ترکە پەرۆر دەکردوێتی ئەو نەخشانی کە حکوومەت هەیەی. لە خوارەوە تاکو سەرەوە نزیکەی 8 متر فەرق هەیە، جیاوازی بەرزی و نزمی ئەرزەکە هەیە. تر بە شێوەیەکی وا گۆچێنرا کە بتوانرێ کەمترین زەحمەت دروست ببێ بۆ قوتابی کە بتوانێت بچێت بە هەموو شێوەیەک بەتایبەتی تۆمە لە نەڕەتیە لێکی پیتاییەوە تیاتی تانۆ مەساحەکەش دوور و درێژە بۆ ئەوی بتوانێت کە هەمووی بە شێوەی زیاتر ڕەمپا کراوە بۆی بتوانێت هەموو کەسێک بە ئاسانی بتوانێت خەڵکێکی کە مندام چ مناڵی بچوو بتوانێت زەحمەت نەکێشێ بگاتە هەموو شوێنەکانی قوتابخانەکە. و جیاوازی ئەم قوتابخانە ئەوەیە قەحەکانی قەحەی مختبەری گەورەیە، قەحەی کۆبوونەوەی دایک و باوکانی گەورەیە، ئیتر لە هەموو شوێنی شۆڕ و ناچی بووە وا دروست کراوە. لە بەشی مامۆستایان و بەشی قوتابیانەوە سکایلایتێکمان دروست کردووە بۆی ڕووناچی مامەڕۆژەکان بە تەواوی ڕووناکاتەوە و یعنی حتا بەبێ کارە باش ئەتوانی بڕێ مەکتەبەکە ڕووناکە. جەلالی ساماغا خانوەکەی کە لە گردی سەرچنارە بەخشیە وەزارەتی تەندروستی کە بە 700,000 دۆلار خەمڵێنراوە تاکو بکرێتە بنکێکی تەندروستی لە سنوورەکەی خۆیدا. ئەو کاتەی سەرۆکی چاودێری دارایی سلێمانی بووە زەویەکیە بۆ فرۆشتنی بە بڕی 7 ملیۆن دینار خستیە بانقەوە تاکو لە 90% سوودی ساڵانەی دابەش بکرێت بەسەر فەرمانبەرانی نمونەی و خانمانی سەلار لە دیوانی چاودێری دارایی. کاتێک کە بریکاری وەزارەتی دارایی و دوایش سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی بووە داوای کەمکردنەوەی موچەکەی کردووە. خوشکێکیشی شوقەیەکی خۆی بەخشیوەتە پەروەردەی سلێمانی تاکو بکرێتە باخچەی ساوایان یان دایانگە.